سلاوتان لێبێ من ناوم پەیامە بەخێراتنی کەناڵی پەیامی شەکەم. طبعا من دەرچووم لە ساڵی 2022 تاوم کردووە، بزنسم تاو کردو و تا ئێستا دامەزراوین، خۆ دانەزانن لە وڵاتەیەکەوە دامەزراندن و شت نییە. ئیتر بۆیە بڕیاری پرۆژەیەکی بچووکم یا هەر خۆشم حەزم لەو جۆرە شتانە بوو. ئەمەش چۆن دەستی پێکرد ئەوە بوو کەوا من لە ڕێکخراوێکە بەشداری کۆرسێکم کرد پرۆدەکت و مارکت لە سولی ئینۆڤیشن هاوس، ماڵی داهێنانی سولی. ئەوان بوون بە چۆن بڵێ سپۆنسەرێک و زۆر سەپۆرتیان کردم بۆی ئەم ئیشە دامەزرێنم. ئەیتر ئیشەکەش بریتیە لە چی؟ پرۆژەیەکی ژینگەیە بۆ پارێزگاریکردن لە ژینگە، ئاکریلیکی پاشماوەیان پلاستیکی پاشماوەکەوە بۆ ژینگە خراپە ئێمە بەکارهێنینەوە دووبارە ئەوانەی کەوا پاشەڕۆن یان پاشماوەن لە دوکانەکان و لە شوێنەکان کۆیەکەینەوە کە ڕێژەیەکی زۆر زۆر خراپ لە ژینگەیە هەیە، کۆیەکەینەوە من دووبارە دیزایانی بۆ دائەنێمەوە شتی بچووک بچووکی لێ دروستەکەم. ئیتر شتی بچووک و گەورە بۆ ئەوەی ئەو پاشماوەیە لە جاتی ئەوەی کەوا فڕێ بدرێت و ژینگە پیس بکە من دووبارە بەکاریانە هێنمەوە. ئەگەر شوێنێکی حکومی هەبێ بۆ کۆکردنەوەیان و ئەو خەڵکە بتوانێت ئیشی لێ بکە ئەکید زۆر باشترە وەکو لە شوێنە ئەهلەکان هەرچەنە ئەمانیش خواڵ ناگرێ سەپۆرتێکی زۆر باشی ئێمەیان کردووە بۆ ئەم ئیشە. طبعا ئەوە زۆر باشە بێ ئەگەر حکومەت کۆی کاتەوە و شوێنێک دابین کات و بتانی هەر کات و ساتێک بتەوێشتی لێ دروست بکەی، لەگەڵ ئەوەشە کەوا خەڵک یان حکومەت بیناسێنە ئەم ئیشە بناسێنێ بە خەڵکەکە و یعنی پێیان بڵێ ئەمە تەنها ئەکسواراتێک نییە، ئەمە چۆن بڵێ پرۆژەیەکە سوودی هەیە بۆ ژینگە. ڕاستە لەوە چێ ئەمە بچووک بێت و یعنی ئەها کاریگەریەکی زۆری لێوە دیار نەبێ بڵێ ئەم شتە کە چییە ئەگەر لە ژینگەی لابەری ئەم بەسیتە هیچێ وا ناگۆڕێ لە ژینگە، بەڵام ئەمە فێرتەکە بۆ شتی گەورەتر ئەگەر بتەوێت لە ژینگە کۆی کەیتەوە. یعنی ئەمە ئەها ڕێنیشاندەرێکە، ینی تۆ توانی لە شتێکی بچووکەوە شتێکی گەورە هەرچیەک لە بەردەستا بوو بیخۆزیتەوە بۆ ئەوەی ژینگە پارێزراو بێ. بەخێربن من چیا پێجەکەشم بە ناوی خوانی چیاوەیە ماوەی 7 ساڵە خەریکی کاری خواردن و کاری دەستیم لە فیستیڤالەکانە بەشداری ئەەکەین. سەرەتا وڵی تر خۆ دەزانی دوای خوێندن تەواو بوون و فەراغێکی زۆر دروزە بێ بیرۆکەی ئەوەمان بۆ هەونجا زۆر جاریش کە خواردنمان دروست ئەکرد لە ناو خۆمانیان بۆ جامیعایا بۆ شوێنانمان هینەکرد بووی خۆمان هاانیان ئەیانگو بۆچی شوێنێن ناکەنەوەیا لە فیستیڤالەکانە بەشداری ناکەن کە ئێوە توانن خواردن دروستکەن و ئابم شێوە بە لەزەت بن. دەر سەرەتای خوێندنمانە بووم لەگەڵ ماڵی باپیرە ماژیام لە ئیشەکانی کە ئیشیانە کرد حەزم بە ئیشەکە بوو منیش ئەو هینم بۆ مایەوە بلەوانەوە. ئەمە سەرچاوی سەرێکی بژێ ژیانی منە. تاکرد زۆرم حالم کردو بە تاین بوون نەبووە دەستمان کرد بە ئیشی دەست زۆر بەشێر لەبەرەوەیە لەبەر ئەو دانە مەزران و بێ ئیشەیە دەستیان کرد بە ئیشی دەست و خواردن و ئەمانە. مش 2 ساڵێکە دەستم پێ کردووە وەڵای خۆم حەزم لێ بوو خزم و شتیشمان لە ناو ئەو گروپ و شتانەدا بووم منیش بەشداریم کرد لەگەڵێ لەمانەوە دەستم پێ کرد بەرەبەراوە مەدالیا و ئێستا کردومە بەشتی کەش زیاتر چونکە بەس بۆنەکان هەیە بەس بۆنەکان مشتری و شت هەیە.